عقيد رانسكر ما صابر فرمادي باسواناني شرف يكي باسواناني شرف امادي بابشكرين قورم بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێزدار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە، ڕێزدار ژەنەڕاڵ ماکفارلێن فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا، ئامادەبوانی هێژە میوانە بە ڕێزەکان، فەرماندە و ئەفسەران و پێشمەرگە ئازیزەکانی کوردستان، ئەم کاتەتان باش، بە گەرمی بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین. هێژایان ئەمڕۆ لە درێژەی هەنگاوەکانی چاکسازی و ڕێخستنەوەی سەردەمیانەی هێزی پێشمەرگەی کوردستان بە خۆشحاڵی و شانازیەوە فەرمانی هەرێمی بۆ دەست بەکاربوونی دوو ناوەند و دامەزراوەی نوێی سەربازی لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەگەیەنرێ. جوانترین دەستپێک بۆ ئەم مەراسیمە ساتێک وەستانە بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان. بفەرمونون. بەردەوام زۆر سوپاس.